خاڵی سنووری پەروێزخان لە ئیدارەی گەرمیان بووە سێمین خاڵی سنووری هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە مامەڵەی گومرگی تێدا دەبێتە سیستەمی ئەلکترۆنی و لە مەراسیمێکیشدا یەکەی گومرگی ئەو خاڵە سنووریە بە شێوەی ئەلکترۆنی کرایەوە و مامەڵەی بازرگانان و گەشتیارانی تێدا بەڕێکرا. ئەمە خزمەتێکی زۆر دیار و بەرچاو بە گەشەکردنی پرۆسەی بازرگانی لە سنووری مەرزەکە ئەکات لە نێوان پارێزگای کرماشان و ئیدارەی گەرمیان و خزمەتێکی زیاترەکە بۆی حرەکەی بازرگانی لەم سنوورە زیاتر بێت. بەڕێبەری گشتی گومرگی هەرێمی کوردستانش ڕای دەگەێنێت بە سیستەمکردنی مامەڵەی گومرگی خاڵە سنووریەکان یەکێکە لەو بەرنامانەی حکوومەت و خودی جێگری سەرۆکی حکوومەت کە دای ڕشتووە بۆ خێرا جوڵاندنی مامەڵە بازرگانی و گەشتیارەکان و شەفافکردنی ئەو بڕەداهاتەی کە لە خاڵە سنووریەکانەوە دێتە خەزێنەی حکوومەتەوە وتیشی دەرەنجامە باشەکانی ئەم سیستەمەمان دەستکەوتووە بە جۆرێک سێمانگی یەکەمی ساڵی 2017 بە بەراورد بە سێمانگی یەکەمی ساڵی 2016 داهاتی حکوومەت بەهۆی ئەم سیستەمەوە لە خاڵە سنووریەکان بە ڕێژەی 90 تا 20% زیادی کردووە. سێ مەرزینە و دەوڵەتی هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کراون بە سیستەمی ئەلکترۆنی وەکو هەرێمی کوردستان ئەم سیستەمە بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و کۆمەڵێ خەسڵەت ئەبەخشێ بە دەستگاکانی گومرگی هەرێمی کوردستان کە لەسەرەوەی هەمووی ئەمە شەفافێتێکی تەواو بە دەستگاکانی گومرگی هەرێمی کوردستان ئەبەخشێ. ساڵی 2016 ئەگەر بەراورد بکەین بە سێمانگی ئێستای ساڵی 2017 سێمانگی پێشووی ساڵی 2016 135 ملیار بووە، ئێستا داهاتەکان لەم سێمانگە بووەتە نزیکەی 160 ملیار دۆلار کەواتە بە ڕێژەی لە 190 بووە لە 120 ئەم داهاتە زیاد بووە. ئەمە کاری یەکەمە لە مەرزی پەروێزخان و تایبەتی لەسەر ئاسی سنووری هەموو گەرمیانە کە سیستەمێکی ئاوا هاوچەرخ بکرێتەوە تەواو ئاسانکارەکانی لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی کاری هاوڵاتیان و هاوردن و هەناردنیشەوە. بە سیستەمکردنی مامەڵەی گومرگی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان دوای ئەوە هات حکوومەت کەوتە قەیرانی داراییەوە ئیتر لێرە بەدواوە حکوومەت چەند ڕێو شوێنێکی بۆ دەرباز بوون لەو قەیرانە گرتە بەر و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتیش پرۆژەی بە سیستەمکردنی خاڵە سنووریەکانی پێشنیاز کرد و پرۆژەکەش لە ئێستادا قۆناغی باشی بڕیوە و کاریگەری لەسەر زیادبوونی داهاتی حکوومەت هەبووە لە خاڵە سنووریەکان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، پەروێزخان.